these are the steps that we can take. سەرۆک ئۆباما لە وتاری یەکشەممەی ڕابردوو بۆ خەڵکی ئەمریکا دووپاتی کردەوە کە نابێت هێزی سەربازی بۆ گۆڕەپانی شەڕ لە عێراق و سووریا بنێرن. We should not be drawn once more into ئێمە نابێت جارێکی دیکە بکەوینە نێو شەڕێکی زەمینی چ لە عێراق یان سووریا کە درێژخایان بێت و لە کۆتاییدا زۆر گران لەسەرمان بکەوێت. گروپێکی وەکو داعش هەر ئەوەی دەوێت چونکە دەزانێت کە ناتوانێت شکست بە ئێمە بهێنێت لە مەیدانی جەنگدا. بەڵام لە کۆبوونەوەی کمیتەی خزمەتەکانی لەشکری سنێتدا جان ماکین بەرپرسی کمیتەکە پێداگرت مادامێک داعش دەتوانێت ئیدعا بکات کە خەلافەتی هەیە و پێشبینی سەرکەوتن بکات و هیچ هێزێکی خۆجێی لە عێراق و سووریادا نەتوانێت خەلافەت لەناو بەرێت ئەگەر بەڵێنی هێزەکانی خۆمان نیشان نەدەین ئەوە ئێمە دان بە بوونی خەلافەت دادێنین. What we do need in Iraq is several thousand additional U.S. troops. هەڵبەت ئەوەی لە عێراقدا پێویستمانە چەندین هەزار سەربازی زیاتری ئەمریکی بۆ ئەوەیە مەشق پێکردن و تۆکمەکردنی هێزەکانی عێراق بە تایبەتی شەڕکەرانی عەشیرەتەکانی سونی خێراتر بکەن و پاش کەسدانی داعش نابێت عێراق جێبێهێڵین چونکە هەڕەشەکە دەگەڕێتەوە و ئێمە ناچار دەبین سەر لە نوێ دەست بخەینەوە نێو مەسەلەکە. وەزیری بەرگری ناردنی هێز بۆ گۆڕەپان لە شەڕی دژی داعش وەک هەڵە دەزانێت. وای چاو لێ بکرێت کە شەڕەکانی نێو عێراق و سووریا هی ئەمریکایە کارێکی وا دەکەین ئەوانەی شەڕی دژی داعش دەکەن یان نانوێت بچنە ژێر دەسەڵاتی داعشەوە ئەوە شەڕ لە دژی ئێمە دەکەن. سەرۆکی کومیتەکە دەستپەرجێ وەڵامی دایەوە. هەڕەشەی داعش لە دژی وڵاتەکەمان ڕاستەقینەیە ڕاستەوخۆی و ڕوو لە زیادبووندایە. ئێمە لە حاڵ سەرکەوتنی ئەو شەڕەدانین و دەرفەتێکمان بۆ نەماوەتەوە کە ئەوەی پێویست بێت ئەنجامی بدەین. سەناتۆر مانچینکوتی یەپەگا یان کوردەکانی سووریا کە ئێستا هەرە هێزی کاریگەری گۆڕەپانی شەڕ لە سووریان چۆنە بۆ ئەو کۆبوونەوەی ئۆپۆزیسیۆن لە سعودیا بانگ نەکراون. سناتۆر کلێر ماککاسکل پرسیاری کرداخوا پاشگرتنی ڕقات چ هێزێک دەتوانێت پارێزگاری لێ بکات. ئەو هێزانە کە ئێمە لیان ئاگادارین هێزەکانی دموکراتی سووریا لەگەڵ لایەنە کوردەکانن ڕۆن نییە داخوا ئەو هێزانە دەتوانن وەکو هێزی ئاسایش لە دوای گرتنی ڕقا پارێزگاری لەو شوێنە بکەن. یەکێک لە هویەکانی ناردنی هێز بۆ سووریا بۆ وەدەستهێنانی ئەو زانیاریەیە. هەروەها سەناتۆر شێنز ڕەخنەی گرت کە بە تایبەتی وەزارەتی بەرگری پلانێکی دیاریکراوی بۆ دۆخی پڕکارەساتی پەناخوازان و پێکهێنانێکی ناوچەیەکی پارێزراو نییە. ئێمە دەبێ بزانین داخوا ئێوە دەتانەوێت چی بکەن چۆن ئەنجامی دەدەن چۆن سەرکەوتوو دەبن ئەوە نە بۆ خەڵکی ئەمریکا نە بۆ کۆنگرێز نە بۆ هاوپەیمانانی ئێمە لە ئەوروپا و لە خۆرەڵاتی ناوەڕاست و تەنانەت بۆ دوژمنانیشمان ڕوون نییە. لە کۆتاییدا جان مەکەین جەختی کرد کە پێکهێنانی ناوچەیەکی پارێزراو لە سووریادا پێش کارەساتی زیاتری مرۆڤایەتی دەگرێت. سلاحی پیرۆتی دەنجی ئەمریکا.